بەڵێتر ڕاگەنرای وەزارەتی ناوخۆی عێراق وەزارەتی هەرێمی کوردستان لە بەغدا کەمێک بەر لە ئێستا ڕووداوەکانی ڕوون کردەوە تۆمەتبارە سەرەکیەکانی دەستنیشان کردەوە ڕووداوانە بۆچی لە هەرێمی کوردستان هاوکات لە بەغداش کۆمەڵێک ڕووداو کەوتنەوە لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر لە هەولێرەوە لەگەڵمە بەڕێز مەسعودەم کاتت باش داوای لێبورد نەکەم کە دەمێکە لەگەڵمانی بەڵام ڕووداوەکان بە پەلە بوون سپاس بۆم دەرفەتە ئەمە سەرەتا لەو بپرسم چی وای کرد کە ئەم بە دوواداچوونە وردە بۆم ڕووداوانە بکرێت ئەم هەموو ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماوەی 1-2 مانگدا ئاسایی بوو لەو شوێنە تایبەتانە زۆر سپاس بەڕاستی جێگای خۆشحاڵی و دڵخۆشیشە بۆ ئێمە ئێستا ئەو بڵاو کرایەوە نێوان هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە بەغا یعنی ئێمەش وەکو پارێزگای هەولێر بەڕاستی جێگای سەرسوڕمان بوو کە هەموو ئەو ئاگرکەوتانە کە دەکەوتنەوە لە لەنگەی جاری یەکەم و لەنگەی جاری دووەم و دواتر لە بازاڕی نیشتیمان و دواتر ئەو کۆگایی لەسەر هاتەوە دواتر لە قەیسەری بووە یعنی بەڕاستی بۆ ئێمەش بووکە جێگای سەرسوڕمانێکی گەورە یعنی لە هیچ منطق و شتێک وا قبولی نەدەکرد ئایا هەم ئاگرانە لەو ماوە کەمەدا چۆن و هەڕوویدا کە ڕوشی دەدا بۆ ئیلا لە کاتی شەو ڕوو دەداتن لە درنگانی شەو ڕوو دەدا یعنی ئەوانە هەموو بەڕاستی بووە جێگەی گومان و جێگەی سەرسوڕمان بۆ ئێمە بەس خۆشبەختانە بەڕاستی کە ئێستا ئەوەی ئەمڕۆ بڵاو کرایەوە ئێستا لەسەر ئەو کۆنفرانسە ڕۆژنامەنووسیە دیارە ئێستا چێ وای کردیە چیان لە پشت بووە ئەوانە چێنە ئێمەش لە پارێزگای هەولێر دەپرسین ئایا مەرامیان لە پشت ئەوەی چ بوو ئەو خەڵکە کاسبکارە ئەو خەڵکە هەژارە چ لە بازاڕی لەنگەیە چ لە بازاڕی قەیسەریە چ لە شوێنیشترە کە ئیشیان دەکرد هەموو خاوەن ماڵ و منداڵن خاڕۆی کاسبینە ڕزق و ڕۆژیان لەسەر ئەو بابەتە بوو یعنی بەڕاستی بۆ ئێمەش بوو بە جێگەی نیگەرانێکی زۆر زۆر گەورە ئەو خەڵکە هەموو بێ ئیش بوو وای لێکرد ئەو بازاڕانە چ لەنگەبی چ قەیسەرێبی بۆ نمونە ئەوەی لەنگە نزیکەی هەمووی کۆ بووە 200 دوکان ئەوەی قەیسەری نزیکەی ئەوەیش خۆلی 200 دوکاندا جەماعەت باسییان کرد ئەوەی دۆک نزیکەی 200 دوکان بوو ئەوەی کەرکووک بە هەمان شێوە یعنی بەڕاستی هەموو ئەوانە ئەو خەڵکەی کە لێرە ئیشی دەکرد تەمەشامان دەکرد ئەمە ئەو حرەکە باشە هەبوو خەڵک کار و کاسبی دەکرد لەو شوێنانە بۆ ئێمەش بوو جێگەی خۆشحاڵی چونکە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی خاڵی یەکەم بۆ ئێمە ئەوەیە چۆن بتوانین ئێمە ئارامیەک دروست بکەین ئەوە یەک دوو بتوانین فرسای عمل ئیش بکەین بەدی بێنین بۆ ئەوەی خەڵک بتوانێت ئیش و کاریکانی کاری بکە بژێوی ژیانی و ماڵ باشە بەڕێز مەسعودەمە تا چەند بارگرانی بۆ سەر حکوومەتی هەرێم دروست کرد لە کاتێکدا لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە ئێستا ڕاگەیەنراوانە دانیان بۆ داناوە ئامانجیان ئەوە بووە کە ئابووری هەرێمی کوردستان و شارەکان بکەنە ئامانج ئایا تا چەند ئەمە کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبووە بەداخەوە یعنی ئەو نوع فکرانە وا دەکەنەوە یعنی ئەوانە دائما بوونە وەکو بڵێم مشە خۆرێک لەسەر ئەو خەڵکەی لە هەرێمی کوردستان یعنی فعلا ئێستا بۆ ئەمە یەکەم جار ئەمە ئەگەر بینە سەر ئاشتی نۆژەنکردنەوەکە ئێستا لە بازاڕی قەیسەری بە بەشە کۆنەکەی و بەشە نوێیەکەی نزیکەی 5 ملیار و 300 میلیۆن ئێستا درایتە مقاول ئیش دەکاتن جگە لە زەرە دوزیانەی کە زۆر گەورەترە بە خەڵکەکە گەیشتووە دوم ئەوەی هەولێری بەڕاستی ئەو ئاسارە نازدارە یعنی ئێمە بە تەمای نۆژەنکردنەوە بن بە شێوەیەکی باشتر و بەرنامەمان لەودانە بوو ئەو ئاسارەشیان لە ناوبرد کە باسی لەنگەی یەکەی بەجاری یەکەم و بەجاری دووەم ئەویش نزیکەی 570 میلیۆن بوو یعنی ئەوە تەنها وەکو بڵێم وەکو ئەرک بووە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بینە سەر ئەو زەرەر و زیانەی کە خەڵک لە ناو دوکانەکان لێیان سوتاوە ئەوە یەک ئایا ئەوانش ئەو فترەی کاتا نۆژەن دەکرێتەوە چەند بێ ئیش دەبن ڕەنگە تەسیراتی نەفسی لەسەر ئەو خەڵکەی وەکو خۆیان باسییان کرد ئەوانە هەموو بەڕاستی تەسیراتێکی گەورەیە تەسیری کرد یعنی هەندێک شتەیە ڕەنگە بە پارە نەتانێت و بیدەرخێنی نەزانی چەندە یعنی ئەو کارەساتێکی زۆر گەورەیە جگە لە ئەو کارەساتە ئابوورێکە وایە کرد کە خەڵک بێ ئیش و کاربی بەڵام خۆشبەختانە ئێستا نەتیجەکەی دەرکەوت چێ لە خزمەتی هاوڵاتیانە و چێ دژی هاوڵاتیانە چێ فرسای عمل بۆ هاوڵاتیان ئیش دادەنێتن چێ ئارامی پێشکەش بە هاوڵاتیان دەکەن چێ لە دوو ئارامیە چێش دژی وە ئیش دەکات باشە ڕۆڵی لایەنەکان لە هەرێمی کوردستان چۆن بوو دەتوانێت بڵێن ڕوون بۆ هەم بۆ بەهاناوە چوونی خەڵک هەم لە تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی پارێزگا و هێز ئەمنیەکانیش بۆی کە سەرداوێک لەو ڕووداوانە دەست بخەن و هاوکات لە هەمان کاتدا ئارامی و ئاسایشی شارەکان و سەر و ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بپارێزن
یعنی ئێمەش وەکو پارێزگا هەلار بەڕاستی بە خۆداچوونەوەیەکمان کرد ئێمە چ لە بازاڕی لەنگەوی چ لە بازاڕی قەیسەریبی تەسەوەر دەکەم لە دوهۆکە ژەمان هەنگاوەژاویتن ئێستا ڕێچکەونی و ڕێنمایی نوێ هەیە لە بۆ دوکاندارەکان ئێمە وەکو پارێزگا لە بەرگەری شارستانی لە هێزە ئەمنیەکان لە پۆلیس ئێمەش بە شێوەیەکی تر وەکو بڵێ بە پلانێکتر ئێستاوا ئیش دەکەین هیوادارین ئەو پلانەی دەکەی حتما بە قووەترە بە تەسەوریمە دەرفەت نابیتن جاریشتر ئەوانە ئەو جۆرە کارانە دووبارە بکەنەوە ئەوانەی ئێستا ئەمە پەیڕەوی دەکەین یعنی ئەو وەکو بڵێ ئەو دەرفەتانیان نادەینێ ئێستا هەموو هەماهەنگێ هەیە لە نێوان تەماشا بکەن ئەگەر پارێزگای هەولێرە هێزە ئەمنیەکانە بەرگری شارستانیە بە شێوەیەکی باشتر و بە پلانێکی باشتر تەوەقع دەکەم ئێمەش ئێستا دەکەوینە سەرکار و دەستیشمان پێکردیە ئێستا چ لە بازاڕی لەنگەیە چ لە بازاڕی قەیسەریە هەندێک ڕێکار کە ڕەنگە پێشان نەبووە و پێویستی نەدەکرد ڕەنگە پێویستی نەدەکرد بەڵام بەداخەوە کە ئێمەش شکمان کرد کە شتێک هەیە لە دوای ئەو ئاگرتنانە ئێمەش ناچار بوون یعنی ئێستا هەنگاوی باشتر و بۆیەتر باوێن بۆ ئەوەی بتوانین زیاتر ئێمە کۆنتترۆلی ئەو بازاڕان بکەین و نێلین ئەو خەڵکانی خۆمان دووباری دووچاری ئەو کارەساتە نەببنەوە. بەڵێ وەکو زانیاریەکان دەڵێن ئەمانە تۆڕێکی بەرفراوان بوونە ڕاهێنانیان پێکراوە پلانیان هەبووە هێرشی دیکەش ئەنجام بدەن بۆ نمونە هێرش بۆ سەر تۆڕەکانی کارەبا و ئێسکەکانی نەوت ئایا ئەگەر پێش بم پیلانە نەگیرا باوە ئەم ڕووداوانە کۆنتترۆل نەکرابا چون مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان بەگشتی شارەکان هاوڵاتیان دەبوو ئەگەر ئەم ڕووداوانە بەم شێوازە سەرداویان لێ دەست نەکەوت بە. خۆی بەداخەوە یعنی خەڵکانێک کە بێ بۆ جۆرە فکر بکەنەوە یعنی باش ئایا قازان جیاکرد ئێستا ئەو چینە هەژارەی کە کار دەکاتن چ لە بازاڕەکاری لەنگەیە چ لە دهۆکە چ لە قەیسەری هەولێرە یعنی ئایا ئەوانە ئێستا لەوەی کردیان ئاەتیان لۆ دەبینێتەوە ئایا ئەگەر کردەوەی گەورتر نەخوازە بیان کردبایە طبعا فعلا ئەو سەرداوە شتێکی زۆر زۆر مهم بوو کە جیران ڕەنگە ئێستا ئەوانی ستۆپ بە خۆیان بکەن ئەو هەماهەنگیەی وەکو ئاماژەم پێکرد ئەو هەماهەنگیە باشەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فیدرالی بەغدا خۆشبەختانە یعنی جێگەی خۆشحاڵیە توانی هەت لێرە ڕابوەستی ڕەنگە ئەگە بیانتانی باە دەرفەتیان بۆ هەبایە شتی گەورەتریان کردبایە ئەکی دیان کرد بەڵام خۆشبەختانە ئێستا بە هەوڵ و همەتی ئەو هێزە ئەمنیانە و ئەو هێزە قووەتەی بڕێن کە لە نێوان دەستگا ئەمنیەکان هەیە توانین ئینشاءڵڵا وەکو بڵێن حدودێک لەوانە بادامدرێ نەتوانن زیاتر ئەوەی کردیتیان بەداخەوە کە کرا نەتوانن کاری زیاتر بکەن. بەڵێ بەرز مەسعود هەر لە دوای ڕاگەیەندراوی وەزارەتی ناوخۆی عێراق هەرێمی کوردستان لە نێو پاشماوەی بازاڕی سوتاوی شاری بازاڕی قەیسەری شاری هەولێر هاوڵاتیان دەگریان هێشتا دوکانەکانیان نۆژن نەکرا بۆ ئەوان داوایان دەکرد ئەمانە بە سزا بگەن چۆن هاوڵاتیان سکاڵا تۆمار بکەن ئەوانەی زەرمەند بوون تا چەندە پاڵپشتیان دەکەن بۆی کە ئەوان بە مافی خۆیان بگەن و ئەو تاوانبارانەش بە سزای خۆیان. بەڕاستی کە یەکەم جار کە دەچوونە ناو بازاڕی قەیسەری پاس سوکانەکەی نەکرد ئەوان دەگریان بەڕاستی ئێمەش یعنی تووشی دڵتەنجێکی یەجار گەورە بووین بەڵام سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ شوێنەکە یعنی بەڕاستی ئارامێکی بە خەڵکەکە بەخشی یعنی خەڵکەکە وەکو بڵێن ئارامێکی پێبەخشرا کە جەنابی سەرۆکی حکوومەت دێتە ئەو شوێنە حتما نەتیجەکی لە دوو دەبێتن نەتیجەکەی یەکەم ئەوە بوو ئێمە ئێوەزە نۆژەنکردنەوە کە دەستمان پێکردووە بۆیان ئەو تۆڕەکەش ئێستا ئەکید بە هەوڵ و حمەتی جەنابیانە کە پێداگری گرت لەسەر ئەو بابەتە چەند جار چووکە لە پارێزگاش بەڕاستی بۆ ئێمە لەگەر جەنابی پارێزگا لەسەر خەت بوو جەنابیان یعنی هەموو هەوڵ و تواناکە و بیرۆکەی جەنابیان ئەوە بوو دەبی ئەوە دەست نیشان بکرێ ئەوە چۆن ڕوویدایە خۆشبەختانە ئەوە ڕوویدا فعلا ئەو خەڵکانش کە لە بازاڕی قەیسەری بوون ناحەق نەبوون کە گەیشت بوون ئەو بابەتەی کە جەنابەت باسی دەکەن هەندێکیان دەگریان یعنی فعلا ئەو خەڵکە کار و کاسبی لەوەیە ڕزقی ماڵ و منداڵی لەوەیە ئەو شتێ هینایە ڕەنگە زۆر بەیان ئەو خەڵکان ئێستا بە قەرز هینایتیان یعنی جگە لەوەی ئەوان ئەو ماوەدەی هیناتیان بە قەرز هیدانیا سوتا کار و کاسبیە کەشیان نما چۆن جارێکتر ئەوانە بتوانن ئەو مەوادەی کە سوتایە جاریشتر بیهێننەوە ئێمە لە پارێزگای هەولێر هەندێک ئاسانکاریمان کرد بەڕاستی لە بۆیان لەوانە ئەو ئەرکانەی کە دەکەوێتە سەر حکوومەت لەسەر مەسەلەی باج و لەسەر زەریبە و ئەوانە بۆ ساڵی 24 هەنگاوێکی باش هاوکاریمان کردن هەروەها
نۆژەکردنەوەکەمان بۆ ئاسانکردن یعنی کۆمەڵێک بابەت بوو ئەوەی لە دەستوانامان بوو ئێمە وەکو پارێزگا طبعا لەسەر وەکو ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکومەت بوو ئەو شتانەمان کرد کۆمەڵێک هاوکاری کران بۆ ئەوانە بەڵام هیوادارین بەڕاستی لیژنەیەکی گەورە هەیە لە بەغدە بەناوی ئەو لیژنەی تەواوی ئەوانە بەندە جارێک ئەندام بوو لەو لیژنەیە سەردانی بەغدامان کرد ئەو زەرەر و زیانانەی چی لەنگەیە چ ئەوانی ترا هەموو وەکو راپۆرتێک پێشکەشی ئەو لیژنەمان کردیە هیوادارین حکومەتی بەغدا حکومەتی فیدرالی کە لە ناو تارچیوەی بودجەی ساڵانەی 24 بابەتێک دانراوە یاخود گژمەیەک دانراوە بۆ ئەوەتانە هیوادارین ئەو خەڵکانی کە زەرمرەم بودنە بەشێکیان بەربکەویتن لەو بودجەی کە دانراوە باشە لە دوای ئەم ڕووداوانە تا چەندە چاودێریەکان تونتر کراون ڕێکارەکان تند و تۆڵتر کراون بۆی کە ڕووداوی هاوشێوە ڕوونەداتەوە کەس نەتوانێت زەفر بباتە و شوێنانەی کە شوێنی کەسابەتی خەڵکە لەلایەکی دیکەوە خەڵک تا چەندە پابند کراون بە مەرجە تەندروستیەکان و پاراستنی سەر و ماڵی خۆیان لە هەر ئەگەرێکی نەخوازراودا بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد ئێمە ڕێکارەکانمان تونتر کردووە لە ڕێگای دەستگایەکانی ئەمنی و ئاسایش و ئانە بیتن شۆرتە و پۆلیس و ئەوانە ئێستا کارێکی تایبەت ئەنجام دەدەن هەروەها بەرگری شارستانی ئەوانیش وەکو بڵێن بە شێوەیەکی تر و بە ئەرکێکی تر و بە نەوعەیەکی تر و بە پلانێکی تر هاتینە سەرخەت ئێمەش وەکو پارێزگای هەورێ لە نۆژەنکردنەوەکەدا بەڕاستی وەکو برێن هۆکاری تەکنیکیمان زیاتر کردووە بەڵام ئێستا ئەوەی ئەمە بۆمان ڕوون کردەوە ڕەنگە لە پێشتریش خەلەلێکی وان نەبووە کە ئەو کارە سەتەی ڕێ بکەوە خەڵک چەند ساڵە قەیسەری هەیە چەند ساڵە لەنگە هەیە ژیانێکی احتیاجی خۆی بەڕێوە بردووە بەڵام کە ئەوانە هاتینەوەیان کردووە ئەمەی ناچار کرد ئێمە وەکو بڕێن ڕێکاری تونتر ئەنجام بدەین لەگەر سەرۆکاتی شارەوانی هەولێر لەگەر شارەوانی پەیوەندیدار چ شارەوانی یەکبی یاخود شارەوانی چوار بیتن هەندێک ڕێکاری تایبەت ئێستا بڕێوەیە خۆشببختانە خەڵکەکەش هەموو وەکو برێ هاوکارە بەڕاستی ئەوەی لە کۆبوونەوەکان بڕیاری لەسەر دەدرێ دەستە ناو شارەوانیەکان دواتر کە دەستە بواری جێبەجێکردن هەتا ئێستا نەمان دیتووە خەڵکان لە بازاڕەکان چکە ئەمە جگە لەو شوێنانی کە ئێستا ڕووداوی ئاگرکەوتنەوەی تێدا ڕوویدا شوێنەکانی تریش هەیە بۆ نمونە لەگەڵ بازاڕی گەڕەکی کوردستانە لە بازاڕەکانی ترە خۆشببختانە یعنی خەڵک پێشوازیمان لێ دەکە خەڵک یعنی گلەیمان لێ ناکە کە ئەو ڕێکاران نوێیانە جێبەجێ دەکەین یعنی ئەوەش جێگەی خۆشحاڵیە ئەوە دەگەێنێت کە ئەو پەیوەندی یاخود ئەو هاوکاریە لە نێوان خەڵک و حکومەت هەیە ئەوەش هاوکاریەکی زۆر باشە و دڵخۆشکەرە یعنی بۆ هەر شوێنێک تو بن تیمەکانی شارەوانی ناڕزایی دەرنەبراوە بەڕاستی ئەوەش وەکو ئاماژەم پێکرد جێگەی خۆشحاڵیە باڵێ بەڕێز مەسعودیارە ڕاگەاندنی ئەنجامەکان و ئەو دەستە دەرەکیانەی کە لە سوتاندنی بازاڕە ملیەکانی شاری هەرور و شارەکانی دیکەشە بۆ نەما متمانەی هاوڵاتیان بە حکوومەت زیاتر دەکات بۆی کە سەر و ماڵیان دەپارێزێت تا چەندە کار لەسەر گەڕانەوەی متمانەیە کراوە بەهێزترکردنی متمانەی نێوان خەڵک و حکوومەت بۆی کە ئەوانیش هاوکار بن لەگەڵ حکوومەت و ئەو لایەنانەی کە هەوڵی پاراستنی ئاسایش و ئارامی لە هەرێمی کوردستان و شارەکان بە تایبەتی ماڵی هاوڵاتیان دەدەن طبعا ئەکید ئەوە دەرفەت وەکو دەرەنجامێکی زۆر باشە بەڵام دەمێ ئەمە ڕوونکەینەوە بەڕاستی ئەمە لە شارەکانی کوردستان بە تایبەتی ئەگەر باسی هەولێر بکەین یعنی ئەو ئەمن و ئەمانەی لە هەولێر هەیە لەگەر لە شوێن نییە یعنی کەس تەوەقعی نەکرد بازاڕێکی وەکی قەیسەری کاسبکار هێوارە دەستەوە تەنها بە پەردەیەک دوکانەکەی خۆی داپۆشی دەستی بازاڕی دۆلار فرۆشان کە تەمەشا دەکەی ئەو یعنی مەبلەغە پارەی کە دانرا لەسەر مێزەکان هەروە دانرای ڕەنگە لە دنیاش هاوشێوەی نەبیتن ئەوە هەمووی نەتیجەی ئەوەی بووە وەکو بڵێن ئەو سقەیەی کە خەڵکەکە بە حکومەتی هەبووە وای کردیە یعنی وە بەو جۆرە دابنێتن یعنی لە بازاری قەیسەری بەڕاستی کە ئەو نۆژەنکردنەوەی تێدا کە تەمەشامان دەکرد ئێمە لە تەوەقعەکان کوردستان 24 بوو یعنی خەڵکە کە دەچیت ئەو هەموو بڕەپارەی زۆرەی لە ناو دوکان بەجێهێشتیە ئەو هەموو چیلۆزێڕەی لە ناو دوکانەکان بەجێهێشت بوو یعنی دەماندید ئێمە یعنی ئەگەر یەکە وەکو بڵێ متمانەیەکی سەتاسەتی بە حکومەت نەمایە بەڕاستی کەس ئەو جورئەتێ نەبوو ئەو بڕەپارە زۆرە یاخود ئەو هەموو زێڕەی لەو بازاڕانە بەجێبێریتن ئەوانە هەموو بەڕاستی جێگەی متمانەی یاخود پەیوەندی متوانەی لە مابینی حکومەت و لە مابینی خەڵک دروست کرا بوو زۆر باشە ئێستاش ئێمە دەڵێنەوە
ئەو پەیوەندیە ئێستا قوڵتر بوو باشتریش بووە چکە دەتانن ئێستاش خوا نەخواستە ئەگەر ڕووداوێک گروپداتن بە ئاسانی دەستی حکوومەتی هەرێمی کوردستانی دەگەویستێ و هەرێک تاوانبارێکە بێ دەتوانی دەستنیشان بکرێ و حق خۆی وەرەگرتن لە ڕێگای حق و عەدالەت. بەڵێ زۆر باشە لە کۆتایشتە بە دەرفەت دەزانم پرسیاری نۆژەنکردنەوەی بازار قەیسەری بکەم ئەم بینی لە نزیکەوە بە شێوازێکی مەیدانی هەمووکو پارێزگارم لایەنەکانی دیکە سەردانی دەکەن بۆ دڵنیابوونەوەی زیاتری هاوڵاتیان بەکوێ گەیشتۆ نۆژەنکردنەوەکەی کارەکانی لە کۆتاییدایە هاوڵاتیان نەتوانن تر دەست بە کار و کەسابەتی خۆیان بکەنەوە. زۆر باشە وەڵڵا بەڕاستی ئێمە وەکو بڵێن لەسەر نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری ڕەنگە کەمێک وەکو بڵێن لە ڕێنمایەکانیش داماندە بۆ ئەوەی پەلە بکرێتن لەسەر پەلەکردنی ئاسی نۆژەنکردنەوە. بازاری قەیسەری هەر بۆ ڕوونکردنەوە دوو بەشە، بەشێکی کەلتوریە هی خەیاتانیان پێ دەڕێن بەرگ دروەکان، بەشێکی نۆژەنکرێ کە پار و پێران نۆژەنکرابەوە. ئێمە بۆ ئەوەی پەلە بکەین لە نۆژەنکردنەوەکەی نەماندا یەک بەڵێندەر بەڕاستی دامانە دوو بەڵێندەر کە کاتی ئەعلانیشمان کرد لە جێرەی ڕێنمایەکان ڕەنگە نەماویست یعنی ماوەیەکی زۆری ئەعلانکردن بەجێرە ڕێنمایەکان پێ بکرێ ئەوەش ماوەیەکی کورتمان بۆ دانا. خۆشبەختانە ئێستا درا بە دوو کۆمپانیا یعنی کۆمپانیێک لە لایەک ئیش دەکاتن بازارە کۆنەکە ئەوی تریش لە بازارە نوێیەکە ئیش دەکاتن. ئەوەی ئێمە دەزانین ئەو ڕۆژە لەگە جەناوی پارێزگا سەردانی قەیسەریمان کرد دوکاندار و کاسبکاران خۆشحاڵیان دەربڕی کە بە شێوەیەکی باشیش دەکەن بە سێ شەفت ئیش دەکەن بە شەو ئیش دەکەن بە ڕۆژ ئیش دەکەن. ئێمە تەوەقع دەکەین لە ئاندەیەکی زۆر نزیک یعنی قەیسەریش بۆ نمونە چ بازاری کەونە چ بازاری نوێیە بە قۆناغی ئێمە بتوانین یەکو بڵێن نەیکەینە یەک بەش چەند بەشێکە یعنی بەشێک تەواو دەبی ئەو خەڵکە دەتانی بچیت دەست بە کار و کاسبەکانی خۆی بکاتەوە ئەجە بۆ بەشی تر بچی چ لە قۆناغی چ لە قەیسەریکەون بی چ لە قەیسەری نوێ بیتن. هەوڵ دەدەن ئێمە شاوکار دەبین بەڕاستی هەر ئاسەنگێک بێتە ڕێ بتوانین ئێمە بە ئاسانی چکە تیمی تایبەتیمان هەیە تیمی وەکو بڵێن حتا کۆنسەڵتانیشمان داناوە ئەوەی بێنێ ڕاوێژکاریە چکە بەڕاستی ئەو قەیسەری کۆنەکە ئێمە دامان ناو بە شێوەیەکی تر و بە پەیڕەوێکی تر نۆژێنی بکەینەوە. ئێستا وەکو بڵێن تیمی ڕاوێژکاریشمان لەگەڵا ئەندازیارین سەرپەرشتیاری بەتوانامان لەگەڵە کە خبرە و معلوماتیان هەیە ئەو ڕێنمایانەی بە فەرزۆن کە قەدیم دانراوە ئەوانەش جێبەجێ دەکەین. هیوادارین لە ئایندەیەکی زۆر نزیک عەلەقەل بۆ نمونە لە سێمانجی یەکەم بەشێک لەو کاسبکارانە بکەونەوە سەر ئیش و کارەکانی کاسبی خۆیان. بەڵێ بەڕێز مەسعود کارەش جێگری پارێزگاری هەولێر زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.